نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو گەورەیی هاوڵان. هاوڵان لە پاش پێغەمبەران با یەکدەنگی هەموو زانایان مەزنترینی مرۆڤەکانن. فەزیلەتی ڕەها تایبەتی پێغەمبەرانە و هیچ کەسێک ناتوانێت بەوان بگاتەوە. لە پاش ئەوان هاوڵان دێن. لەگەڵ ئەمەدا دەکرێت باز لەوە بکرێت کە لە هەندێک فەزیلەتی تایبەتیدا نەک لە فەزیلەتی ڕەهادا دەکرێت هەندێک لە هاوڵان بگەنە ئاستی هەندێک لە پێغەمبەرانی بەنی ئیسرائیل. دووبارەی دەکەمەوە، ئەمە بەواتای ئەوە دێت هەندێک لە هاوڵان لە هەندێک لە فەزیلەتەکاندا دەکرێت بگەنە پێغەمبەران. بە هەمان شێوە زاتە گەورەکانی وەک شاهی گەیلانی، ئیمامی ڕەببانی، محەممەد بەهادینی نەقشبەندی لە هەندێک فەزیلەتی تایبەتیدا بە گوێرەی بنەمای هەڵبژاردننی باش بەسەر باشتردا لە هەندێک حاڵەتدا دەکرێت لەگەڵ هاوڵاندا بگەنە یەک ئاست. بەڵام بە یەکدەنگی کۆی ئەو زانایانەی کە لە دوێنێەوە تا ئەمڕۆ هەمیشە وتەکانیان بۆ ئاین بەڵگەیە و عەقڵیان لەگەڵ دڵیاندا یارە و دڵیشیان لەگەڵ عەقڵیان یارە و سینەیان بە زانستی ئاینی و عەقڵ و هزریان بە زانست و پێشکەوتنی مەدەنی ڕووناک بۆتەوە و لە هەموو سەردەمێکدا خاوەنی پەروەردەیەکی وەک پەروەردەی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی بوون. لە دوای پێغەمبەران فەزیلەتی ڕەها تایبەتە بە هاوڵە بەڕێزەکان. ئەمە تا ئەو ڕادەیەیە کە بەلای زۆرێک لە زانایانەوە تەنانەت کەسێکی وەک عومەری کوڕی عەبدولعەزیز کە بە یەکەم نوێکەرەوەی ئاین قبول کراوە و لە هەندێک لە فەزیلەتە تایبەتەکاندا زۆر لە پێشەوەیە، بەڵام لە فەزیلەتی ڕەهادا ناگاتەوە بە بچووکترینی هاوڵان. ئەوە تا ئیمامی ڕەببانی کە لە مەزنترینی ئەولیایە سەبارەت بەم فەزیلەتە ڕەهایە ئەم حوکمەی داوە و فەرموویەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو پەڕی ئەگەر بتوانێت بگاتەوە بە تۆزی بەرلوتی ئەسپەکەی حەزرەتی وەحشی. سێ هۆکارەکانی گەورەیی هاوڵان. ئایا گەورەیی هاوڵان لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ ئەلف هاودەمی لە ڕوانگەی ڕیسالەتەوە. پێشەموو شتێک هاوڵان بەرکەوتنیان لەگەڵ پەیام و ڕیسالەتی پێغەمبەری خوادا هەیە. بەهۆی ئەوەی لەگەڵ وەفاتی پێغەمبەری خوادا صلی الله عەلەیه وسلم دەرگای نبووەت داخراوە. ئەو وەلیانەی لە پاشان هاتوون و دێن تەنها دەتوانن لەگەڵ دیوی ویلایەتی پێغەمبەردا پەیوەندیان هەبێت. هەر بۆیەش نبووەت و ڕیسالەت چەندە لە سەرووی ویلایەتەوە بێت، هاوڵانیش هێندە لە سەرووی گەورەترین وەلیەکانەوەن. ب شێوازی ڕەنگداربوون. لە هاونشینیدا ڕەنگداربوون هەیە. خوێندنەوەی بەرهەمەکانی زاتێکی گەورە بۆ چەندین جار هێندەی ئەوە شت دەستی مرۆڤ ناخە کە بۆ چەند ساتێک لە خزمەتی ئەو زاتەدا بمێنێتەوە. لە خزمەتی کەسێکی گەورەدابوون و سوودوەرگرتنی ڕاستەوخۆ لە دیدار و سوحبەتی ئەو کەسە، بەتایبەت بە دەستخستنی ئەو ڕۆح و مانایەی لە گوفتار و ڕوانین و ئاماژەکانی ڕوخسار و جوڵەکانی دەست و لێوی کەسێکدا کە لە ژێر چەتری لە خواترساندا دەژی نەدەنووسرێ و نەدەکرێت لە نێو کتێبەکاندا بخوێنرێتەوە. کتێبەکان شێوازی نوێژی دۆستێکی خودا، چۆنیەتی وەستانی بە پێوە و چۆنیەتی چوونە ڕکوع و سجودی دەنووسن. بەڵام کوڵی سینە و لە خزمەت خودا کە مەرچەمانەوە و ناڵە و نرکەی بێبڕانەوەی تەنها بەڕاستەوخۆ چوونە نێو کەش و هەوای ئەو بوونە هاوڕێ لەگەڵ ئەودا و ئەژنۆخستن لە خزمەتیدا بەدەست دێت. بەڵێ ئەو کەسەی لە ڕەنگداربوونی نێو سوحبەت و هاونشینی نەگات ناتوانێت لە هاوڵان و گەورەییان تێبگات. بۆ بوونە هاوڵی پێغەمبەری خودا پێویستە مرۆڤ بچێتە ئەو دیوی کات و بڕواتە سەر و شوێن و ئەو دیوی 1400 ساڵ و وەلەو خاڵە دوورەوە وەک تەماشاکردنی ئەستێرە دوورەکان تەماشای ئەوان بکات و ڕاستەوخۆ لە خزمەتی پێغەمبەری خوا دەخالەت بکات و بڵێت دەخیلەک یا ڕەسوول الله. جیم خاڵی سێم ئەوەیە کە لە ژیانی هاوڵاندا گەر بۆ گاڵتە و گەپیش بێت هیچ جۆرە درۆیەک نابینرێت. لەمڕۆدا کە تەنانەت ڕازگۆترینی کەسەکان چەند وردە درۆیەکیان هەر هەیە، تێگەیشتن لەمە هەتا بڵێیت سەختە. ئەو ڕۆژانەی ئەوان تازە موسڵمان ببوون و لە درۆ دوورکەوتبوونەوە و هاتبوون بەرەو ڕاستی،
لە کەش و هەوای بەدڕەوشتی دوورکەوتبوونەوە و گەیشتبوون بە لووتکەی ڕەوشت لە تاریکی دوورکەوتبوونەوە و دەستیان بە ڕووناچیەوە گرتبوو و بۆ گەیشتن بەو جوانیەی بەڵێنیان پێدرابوو بەو پەڕی خۆشحاڵیەوە ماڵ و گیانیان فیدا کردبوو. ئەوان ئەم بەهایەی کە زۆر بەگران کڕی بوویان و دەستیان کەوتبوو نەدەکرا هەروە هەرزانفرۆشی بکەن و بە فیدایشتانێکی هیچی بکەن. ئەم مرۆڤانەی کە لە چواردەوری مەقامی سەداقەت کە پلە و پێگەی حەزرەتی محەممەدی سادق و مەزدوقە کۆببوونەوە نەدەکرا داببەزنە ئاستی ئەو درۆیەی پلە و پێگەی موسەیلەمەی درۆزنە و هەرگیزیش نەیانویستووە ڕێیان نەداوە بکەونە نێو مەقامێکی پەست و نزمی لەم شێوەیەوە. هەر بۆیە پێویستە کاتێک بیر لەو گۆڕانە مەزنە دەکەینەوە لە ژیانی هاوڵاندا وێنەی جیابوونەوەی مانگ لە گۆی زەوی بهێنینە پێشچاو کە بەو پەڕی خێراییەوە لی دوورکەوتوێتەوە و هەموو ڕۆژێک بڕێک زیاتر لی دوور دەکەوێتەوە. بەڵێ هاوڵان لە درۆ و لە جیهانی درۆ جودا بوونەوە و بەو پەڕی خێرایی لی دوورکەوتبوونەوە و جارێکی دیش نەگەڕانەوە نێو ئەو لانەی هەزار پێ و نێو ئەو تێگەیشتن و تێڕوانینەی درۆ و فێڵ و تەڵەکە و هەموو جۆرە بەدرەوشتێک تێیدا بەبرەو بوو. لەمڕۆدا کە سیاسەت هەرزانفرۆشی درۆکراوە و لە پەنا ڕەوشدا بازرگانی بێڕەوشتی و لە پەناخێر و چاکەدا بازرگانی شەڕ و خراپە دەکرێت، وا گومان دەبەم هەستکردن و تێگەیشتن لەمە زۆر سەخت بێت. کاتێکیش ئەم هەست و تێگەیشتنەمان لەلا دروست نەبێت ئەوا گومانمان بەرامبەر هاوڵانی بەڕێز هەروەک هەر کەسێکی دیکەی ئاسایی وە خۆمان دەبێت و دەکەوینە نێو نامۆیەکی وەهاوە کە وەک ئەوە وەهایە فریشتەکانی ئاسمان یاخود ئەستێرەکانی نێوی بە هاوتا و هاوشانی گوڵە ئەستێرەکانی سەرزەوی هەژمار بکەین.